بەناوی خودای گەورەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ئەڵڵای میهرەبان خاوەنی هەموو ناز و نعمەتەکان درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر جانی پاکی پێشەوامان نوری تاو تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم ولەسەر ئەسحاب و یارانی و لەسەر ئالی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، ئێمەی مسلمانان قەت نابی مەئیوز بین لە هیدایەتی هیچ کەسێک، مهما کانە ئەو پیاوە خراپ بێ، مهما کانە ئەم خوشکەمان لە ڕێی لادا بێ، مهما کانە ئەم پیاوە کوفر و زەڵالەت گرتوێتی و ڕێی کوفر و دژمنکاری دینی گرتووە، قەت نابی تۆ لێ مەئیوز بی، چکە هیدایەت خەڵاتی خوایە. چێ دەڵێ ئەوەی کە بە تۆ ئێستا دژمنی ئەم دینەیە و دژمنکاری ئەم دینە دەکا و لە ڕێی حەقی لاداوە و تووشی کوفر و زوڵمات و مەعسیەت بووە، چێ دەڵێ ڕۆژێک نایێ ئەم پیاوە خوا هیدایەتی دەدا؟ چێ دەڵێ ڕۆژێک ئەم کەسە نابینی بۆ خۆی ئەبێتە دیفاعکەر و خزمەتکاری ئەم ئیسلامە؟ قەت مەئیوز مەبن لە خوشکێک کاتێکەوە بە ڕوت و قوتی ئەیبین و یان لە ڕێی ڕاستی ئیسلام نایبینن. قەت لێ مەئیوز مەبن. چێ دەڵێ ڕۆژگارێک نایێ نوری هیدایەتی خوا دڵی ئەم خۆشکە ڕووناک ناکاتەوە و ئەویش ئەبێ یەکێک لەسەر پۆشکارەکان و ئەبێتە یەکێک لە بانگەواز و بانخوازانی ئەم دینە. ئازیزانم، نمونەیەکی زندی و سەیرتان بۆ بجێڕمەوە کە یەکێکە لەسەر مەشقانی ئێمە، ئەویش عیکریمەی کوڕی ئەبی جەهلە. عیکریمەی کوڕی ئەبی جەهل خۆی و بابی هەردووچیان دژمنی سەرسەختی پێغەمبەری خوا بوون صلى الله عليه وسلم و بەڕاستی ئازاری پێغەمبەریاندا عليه الصلاة والسلام. حتا باوکی عیکریمەی ئەبوو جەهل کە بە فیرعەونی ئەو ئومەتە ناسرا بوو لە شەڕی بەدر کوژرا. عیکریمە پاش بابی زۆر بەڕق ئەستوورتر، زۆر بە خراپتر دژمنکاری پێغەمبەری خوای کرد صلى الله عليه وسلم. حتا فەتحی مەککەی، لە فەتحی مەککەی عیکریمە چاوی هەر نەهات مسڵمانان ببینێ و لە مەککەدا بە ئازادی ئەسوڕێنەوە، چاوی هەر نەهات کە قورئان ببینێ و ئیسلام ببینێ و پێغەمبەر ببینێ صلى الله عليه وسلم کە ئەم دۆڵ و شێو و مەککەیان ڕوونا کردیتەوە. جا بۆی هەستا بەزەی هێشت، مەککەی بەزەی هێشت و ڕۆیشت، سواری کەشتەیەکی بوو ئەویست بچێتە لای یەمەن. کاتێکە لە ناوەندی بەحرەکەدا شەپۆڵ دەستی بە برندوونیوی کرد و هێدی شەپۆڵەکە برنتر دەبوو، وەزعی ناو کەشتەکەی تێکدا و ناچار سایقی کەشتەکە و کە ڕەبانی کەشتەکەی گوتی خەڵکینە ئەو بتو سەنەمانە واز لێبینن، ئێستا ئەو بتو سەنەمانە فائیدەتان ناتا و قوتارتان ناکە، ڕووی لە خوای تاک و تەنها بکەن، ئەگەر کەسێک هەبێ نەجاتان بدا هەر ئەوە. بەڕاستی عیکریمە ئەو قسە زۆر کاری لە دڵی کرد. ئەم پیاوە دەڵێ واز لە بتەکان بێنن، ئەم بتانە ئەمڕۆ بە هاوارتان نایەن، بپارێنەوە لە خوای تاک و تەنها، ئەگەر قوتارتان بکە هەر ئەوە. گوتی وەڵڵاهی ئەو کەسەی لە بەحر قوتارم دەکا هەر ئەویشە کەوا لەسەر هیچکایی نەجاتم دەدا. جا بۆیە وعدیدا لە دڵی خۆی تی بەس ئەو جارە خوایە نەجاتمدا، وعد بێ بگەڕێمەوە مەکە و
دەست لە ناو دەستی پێغەمبەر بنێم صلى الله عليه وسلم. بۆیە کاتێک کە ماشە ئەڵڵا کەشتیەکە هێور بووە، شەپۆڵەکان ئارام بوونەوە، کەشتیەکە لەنگەری گرت و الحەمدولله وەرنەگەڕا و لەو شەپۆڵ و لەو حاڵەتە ناتەبیعیەی بەحردا ئەوان نەجاتیان بوو. بۆیە کە گەڕاوە مەکە، هەر کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دیتی وا عیکریمە بەرامبەر پیلی دێ، سبحان الله مەرحەبایەکی زۆر زۆر گەرمی لێ کرد و فەرمووی مەرحەبا بالراکب المهاجر، مەرحەبا لەو کەسەی کەوا سواری کەشتی بوو و هیجرەتی کردیە و ئێستاش وا گەڕایتەوە. هات بەرامبەر پێغەمبەر دانیشت صلى الله عليه وسلم و ئیمانی هێنا و دەستی لە ناو دەستی پێغەمبەری ناو وعد و پەیمانی تەواوی لەگەر بەست کە لە ماودووە چەند خراپەی کردووە ئەبێ کەفارەتی هەموو خراپەکان بداتەوە بە چاکەکردن و خزمەتکردنی ئەم ئیسلامە. فعلا ئیکریما هیچ شوێنێک نەبا کە لەگەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم نەبێتن و دیفاعی لێ نەکا، هیچ شەڕێک نەما حتا پێغەمبەر مابوو صلى الله عليه وسلم کەوا دیفاعی لە پێغەمبەری خوای کرد صلى الله عليه وسلم. بەڵام سەختترین مووقفی ئیکریمەی، ناخۆشترین مووقفی ئیکریمەی کە بۆ هۆی سەرکەوتنی موسڵمانەکان لە شەڕی یەرمووک بوو. ئەو شەڕەی کە باسم کردە حەڵقەی ڕابردوو کە ئەو گەنجە نەناسراوەی کە چوو مبارەزەی ئەو جەیشەی کرد و مبارەزەی ئەو فرسان و ئەو قیادە و ئەو سەربازە بە قووەتانەی ڕۆمەکانی کرد و کەسەی کوشتن لە چارەمین بەخۆی شەهید بوو. ئالەو کاتیدا کە هەر چار دەورەیان گیرا بوو کە 500,000 ڕۆمی بوون حەسریان کردبوون، ئالەو کاتەدا هیچ منفەس نەبوو. بۆیە ئیکریما ئەلەو کاتی کە ئەم کوڕە شەهید بوو یەکسەر هاواری کرد، گوتی چێ بەیعەتی مردنم لەگەڵ دەبەستی، چونکە لەبەرەوەی بەڕاستی دەبایە فەتحەیەک بکرێتەوە، دەبایە ئەو جەبهەیە ئەو تەوقە بشێندرێ، دەبایە منفەسێک ببینەوە تاکو ئەوان بتوانن لێ دەرچن و ئەو جا شەڕەکەی لەگەر ڕۆمەکان بکەن. 400 لە جانفیدایانی ئیسلام، 400 لەوانەی کە لە جەیشەکە بوون، سبحان الله هەر هەموو هاتنە پێش و بەیعەتی مردنیان لەگەر ئیکریمەی بەست. ئەوە ئەبوو عوبەیدەش تەمەشا دەکا، ئەوە خالید تەمەشا دەکا، ئەوە هەموو خەڵکانێک ئەو ئەسحابانەی کە مابوون هەموو تەمەشا دەکەن ئیکریمە چ دەکا. ئیکریمە بەیعەتی مردن لەگە 400 لە مجاهیدان وەرئەگرێ کە دەڵێتن ئێمە هجوومێکی زۆر عنیفی مضاد دەکەین بۆی بەڕاستی ئەو تۆقە بشتێنین و ئەم گەمارۆی بشتێنین و بتوانین دەرچین و ئەو جا بتوانین شەڕ لەگەر ڕۆمەکان بکەین. خالید فەرمووی ئیکریمە وا مەکە، کە بە نەزەر خالیدی ئەمە زۆر زۆر سەختە و باش شەڕەکە بکەین، هێدی مقاومە بکەین، هەتا ماندیان دەکەین. بەڵام ئیکریمە گوتی نەخێر خالید لێم گەڕێ، تۆ زۆر خزمەتی ئەم ئیسلامت کردووە، تۆ زۆر لە پێشە من بووی بە موسڵمان و زۆر خزمەتی پێغەمبەرت کردووە عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام من و بابم لە خراپەکاری و جوژمنکاری ئەو ئیسلامە نەبی هیچی ترمان نەکردووە، بۆیە بەڕاستی دەمەوێ ئەمڕۆکە کەفارەتی هەموو گوناحەکان ڕەشکەمەوە و دیفاع لەو ئیسلامە بکەم. ئەگەر من شەرم لەگە پێغەمبەر دەکرد، ئێستا لە بەرامبەر ڕۆمەکان هەرێم کە هاتووە دینی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام لەناوبەرن، نابەخوای شتی ئەوها نابێ خالید. معلەم خالید و ئیکریمە کوڕەمامیشن، بۆیە هەستا ئیکریمە لەگەر ئەو 400 جانفیدایە فعلا یەک هجوومیان کرد لە بۆ ناوەندی جێیشەکەی کە هجوومەکەیان کرد و خەڵکێکی زۆریان کوشت. تەبەن ئەوانیش هەر هەمویان بە هیچ و قووەتی خۆیان لە بۆ ئەو 400ی شیر و تیریان دەهاوێت. بەڵام یەکەشیانیان دەدیت ڕۆمەکان دەیاندی یەکێک لە ناوەندێ لە هەمویان بە حەماسە شەڕێ دەکا و لە هەمووشیان بە پاڵەوانە تر دێتە پێش و ئەو گەمارەوەی دەشتێنی. بۆی قائیدی جێیشی ڕۆمەکان گوتیان هەموو تیرەکان لە بۆ ئەوە باوێن. سبحان الله خوا ئەزانی چەند هەزار تیری لە بۆ هاتووە. میم لەو مەعرەکەدا الحەمدولله گەماڕۆکەیان شکاند
وفعلا توانیان مسلمانەکان ئەو گەمارەوەیە 500,000 کە دەوری مسلمانەکانیاندا بوو بیشێن و الحەمدولله بەسەریش بکەون لە شەڕەکەدا، بەڵام پاش ئەوەی هەر 400 هەر هەموو شەهید بوون. سبحان الله. پاش تەوابوونی شەڕەکە خالید ئەگەڕا لە کوڕە مامەکەی خۆی بزانی حاڵی چیە و چی بەسەر هاتووە، ئەبینی ئەکریمە لە بەینی دوو لە برایانی خۆی کە لەگەڵی بوون و ئەو جانفیداییان کرد و ئەو قوربانیاندا کە هیچیان ناوی حارسی کوڕی هیشامە و ئەویت کەس ناوی عەیاشی کوڕی ئەبی ڕەبیعەیەوا لە بەینی هەردووکان کەوتووە و هەر سێکان وا ناڵەیان دێ، هەر سێکان وا لە ڕەمەقی ئاخیری بەردینینە. لەو کاتەدا هیشام داوای ئاوی کرد کە تۆزێ ئاوی بدەنێ. یەک لە مجاهیدەکان چوو تۆزێ ئاوی هینا، بەڵام تەمەشای کرد هیشام و عیکریمە داوای ئاو دەکا، تی توخوا کاکە ئاوەکە بدە ئیکریمە ئەو زەوەرەوەکنە من. ئەکریمەش جێی لێ بوو کە ئاوەکەی کابرا لە بۆ هینا، دیتی ئەوەی تەنیشتی عەیاش ئەویش وا نرکەی دێ و هاوار دەکا و داوای ئاو دەکا. ئەکریمە گوتی توخوا ئەوە زاری بڕۆ بیدە عەیاشی ئەو زەدوایە لە بۆ من بینەوە. کابرا هەتا گەیشتە عەیاشی مردبوو، هەتا هاتەوە کن ئەکریمەی مردبوو، هەتا گەیشتە کن هیشامی کن حارثی کوڕی هیشام ئەویش وەفاتی فەرمە بوو. بەڵێ سبحان الله. ئەوانە ئاخر لەحزەی ژیانیان ئیثار و قوربانیان ئیسپات کرد لە بۆ خوا و لە بۆ پێغەمبەری خوا کە ئەوانە هەم لە ساعەی شەڕدا مردن و بران و هەم لە کاتی مردنیشدا هەر برای یەکترن و هەر لە غەمی یەکتردانە و هەر لە بۆ یەکتری هەموو شتێک لە پێناوی یەکتردا دەکەن. خی گەورە بە بەهەشتی بەرینە شاد بکە و ئێمەش بەوان شاد بکە لە ڕۆژی قیامەت لە فردەوس الئەعلا بیان بین و بە زوبانی خۆیان ئەم شەڕانە و ئەم حادیسانەمان بۆ بجێڕنەوە. تاکو دیدار بەخوای گەورەتان ئەسپێرم. والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.